سەرەتا سەری ڕێز بۆ کۆی شەهیدەکانمان شەهیدی کورد و کوردستان کە تا ئێستاش ئەم ڕووبارە خوێنە خۆتان وتەنی بەردەوامە. ئەمە قەدەری کووردە، ئەمە قەدەری کووردە لە هەر پارچەیەکی کوردستانە بیگرە شەهیددان قەدەرە و چارەنووسمانە لەبەرەوەی کوردی لەبەری چیترنا. پێویستە چی بکرێت؟ پێویستە جارێن کورد ناوماڵی خۆی یەک ڕیسکە، ئەگەر بێت و کورد ناوماڵی خۆی یەک ڕیز نەکا و یەکدەنگ نەبێ زۆر لەمە زیاتری پێکرێکە هەیە. بۆیە هیوادارم لایەنە سیاسیەکانی کوردستانی عێراق پێش هەموو شتێ ناوماڵی خۆیان ڕێکخەن و ئەو وەزعەت ناکۆچی و دڵدۆنجانە دەرباسکەن کە تێکەوتوین و پاشان سیاسیەکانی پارچەکانی تری کوردستانش دانیشتنێکی فدراسیۆنی کوردانە دروست ببێ بۆ ئەوەی بە مەنتقتر لە ئێستا بیر لە کێشەکان بکەن و کێشەکان زۆر سەرکەوتووە، زۆر هەورازی بینیوە. بەڵێ بەداخەوە ئەم شەو لە ڕۆژئاوا، ئەم شەو لە مقەڕاتەکانی حیزبەکانی ئێرانە، لە هەموو جێگایە کورد کوشتنە. هیوادارم ئەم ڕۆژی شەهیدانە بێتە مای ڕاچەڵەکاندنی هەموو حیزبە سیاسیەکان. کاکەم ڕێکەوتن و ئەم کۆدەنجێ لە زۆ هەبووە لەسەر کورد، ئێستا نییە، لەوەتەی هەیە لەسەر کورد هەبووە و بەردەوامیش دەبێ و ئەگەر ڕێشی پێنە گیرێ لە ناوچوونی کوردە، کورد دەبێ بە خۆیان بچێتەوە.